بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. من م.کارزان فیصل إمام وخطيبهم لقەتەوی لە مزگەوتی نووڕ. مەشاکری زۆرم هەبوو بەڕاستی لە بەردی زەرداوی ئازارێکی زۆری دەدام وەرە زۆر شوێنمان کرد بەڕاستی خۆ دەزانی بژێوی خەرک ئەوڕۆ مساعید نییە. سوپاسی نەخۆشخانەی میرەبانی دەکەین هاریکار بوون بە پارەیەکی زۆر کام عملیاتەکەیان بۆ کردم. سوپاسی هەموو کارمەندان دەکەم بەڕاستی ڕووخۆشیان نەرموحەلیمیان هیوادارم لە هەموو محافەزەکان لە هەموو پارێزگایەکان بەڕاستی میرەبانیەکە بێ. میرەبانی ناوی بەخۆیەتی میرەبان و نەرم و حەلیمن. بەڕاستی زۆر سوپاسی خێرخوازان دەکەین کە دەستێکی کارامەیان هەیە لەم خەستەخانە لەم نەخۆشخانەی میرەبانی. خوا خێریان بنووسی. ئەوان ئێستا لە ماری خۆیانن ئاگایان لێ نییە خێر و سەوابەکی زۆریان لۆ دەچی کە ئەو نەخۆشانی کە عملیات دەکرێن ئەوان هاریکار بوون لە ئەو خۆ نەخۆشخانە سەربەرز بن. خوای گەورە ئەجری ساڵحان و چاکەکاران بە زایع نادا. خوای گەورە لەو پاداشتە گەورە بەشتان ناکە ئینشاءالله هەموو لایەک ئینشاءالله خێری گەورەیان بۆ دەنووسرێ. زۆر سپاسیان دەکەین دووبارە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی